شهرك كعب الراس تستدين ورج كشروار اللي بدك الراس زمعت معرضنا بدك وجينا قالوا ام جي او روي كذا المشكله اللي صار كوره والله لهم ساكت ام فيديو يشتكى مستقلك وانا مليون كسدو دين ميرانا اگر طاني قلي لو ساري قال فقط من ام جي دريما طاني قلي بكا انا كيروني لتشيك ولا بلا موسى سارك اگر للصين رادروز بكري بيز دولته بيز قمرجي بيتيرك انا ولا انا كيروني درز دك مقصد اوي كامل او عقلتي كامل كاكدارا سلااود لێ بێ زۆر سوپاس بۆم دەرفەتە بالۆ دەست پێ بکەم کوالێتی ئۆتۆمبیلی سینی چییە و چۆنە سرتا بخير بين سوپاستان دەکەم بەخێراتتان دەکەم لۆکنە من گەورەتان کردم ڕێز و تەقدیر و حرمەتی خۆتان هەیە بەنسبەت سیارەی ئێم جی کە ئێستا بڵاو کرایەوە دەنگۆ هەیە بەڕاستی یعنی ئەمنەو خەڵکەی دەبینم کەس لە ڕووی چاکە نییە کەس لە ڕووی حەل نییە هەمووی لە ڕووی شەڕە برام خۆهانیە دنیا تێدەگەی سارێک هاتیە میساڵەنەوە ئێم جی هاتیە لە دووبەی هاتیە وڵی هەرویش ئێم جیە باللای ئێم جیە هەمووی لە سیندی هەموو یەک شتە 100 سیارە هەیە ئەو علاماتەکە لە هەولێر ناوچکانێنە بەس خەڵکەکەی نەوە عەقلێتە چیە هەمووی لە ڕووی شەڕە یعنی ئەتوەگە بینی قیاسیوەی خەرکەکەی ئێستا لەوانەیە 100 سیارەی نابی 200 نابی کە سیارێک فرۆشە پێویست دەکات لە بە قسە چی سیارەکانی هەموو لۆ بگرێتەوە شەڕ دروست بی مشکلە دروست بکرێ وڵی دنیا هانیە برام باللای دنیا هانیە یعنی کەس ئەوڕۆ لە ڕووی مەسلحەت نیە لە ڕووی چاکە نیە لە ڕووی خێر ئەهلی خێر نییە هەمووی دەوێت شەڕ فەرمووی ئێستاگە لە معرەزان یعنی زۆرم پێ ناخۆشە کابرا دێتە کە نەمدەری سیارەم لۆ برتەوە بوویتە شەڕ ئێلۆ میساڵم فەرموو ئەوە ئێم جی هاتیە تەماشاکە فەرموون ئەو ئێم جی هاتیە تەبعان کەس نەی بۆ لە عێراق فەقەت داری حاج شاخەوانی فەرموو ژۆرە تەسویرکە لە شاشەت لە کامیرەت ئێم جیەکەش کۆ یعنی ئێستا گێر عادی ئەوە کە گێر عادی کەس نیتی بفقط ئەمنیتم بە هەموو نەوعەچی ئەمنیتم کەس نەی بۆ لە کوردستان کە ئەمن هی نایتم دەمتانی برێم بە 120 دۆڕەقەی خەڵک هە دەیکڕویست کێشەینەوە بەس ئەم بە 102 دۆڕەقەی دەمفرۆشت لۆ ئەتوی دەبی هاریکاریەکی ئەو نەوع خەڵکێک بی کە خەرج نیتی ئەمن هەیتیم فلان کەسێتی کورد بابی وایە فقەرێک فەقیرە گەنجێ فەقیرە بە ئاواتە 1000 گەنجم کردیتە ساحب سیارە 56 دۆڕەقە 7 وەرەقەی هەبۆ لێ مەگرتی کە مانجی چاپێن زۆرەقەم لێ وەگرتی سیارەکەم دایتێ تێدەگەی لە فکرێککە چوتە فکرێککە بس أهلي معرض يعني براستي إنساني زور تاج تدا بس لروي خير نيا كوركاك خرج جناع خرج لو شي مشكلة بي خو ما أنا هولي رك آرام بتوب آرامي خرج بيجي بس لعاتي خوي تدا بيني خرج بتسحب سعره بس مع الاحترام أنا ما دمانيت والشر بين كاك قاعد دلين أو أوتومبيل الصيني يعني كدينا هريمي كردستان هيج مواصفات وكواليتي تشانية رحمد لدا كل بابت أمن يكبخون داري حاج شاخواني لو أنا بس شيء يمجي هولير وكردستان بهر صار بارسة كردستان داره هنا بيويا أم فيديو يشتكى مستقلك وأنا مليون كسدو دين ميرانا ديني نيركو أنا أجر طاني قلي لو ساري بكا فقط من إم جي دريما طاني قلي بكا تسيويست أم الدنيا مرة وستعملوا لو خرابة لو شكي ساري فقير الصد كسبوا هش شفت عفتا ورق أفيوتش يا أبو فروشتي ساري جوزار بيساري كري هزار رجل تلفون لك هذه رحمة لذاك وباودي بس أما خدش كردستان مع الاحترام عقليتك أو فكرتك إنه لا فلان كان مع راسه الشر بتوشي مشكلة له توشي مشكلة بكاكا كابراج قلنا عسالة شينا لدوبي والله إم جي بالله إم جي هيا قبها تسوي هولير قد غي كردوا كمولة توش ماري فيها كوركاكا والله يا أوهانيا والله دبي أما خرج أهون كانوا نخرج الشر استعملنا طانم لو بيجين قبريم برون بسعرك يبدأ نكره أوهانيا والله إم جي بس خرج ما أدري نقبل أولي ده توش الشر بحزار كسر رجع توشي مشكلة دبي لما عرضان له سعرك أتوب بدفترك تكرر سعرك فروشه والله نود ورقي هذاك سعرك بيسو سعر أتوب بخو تازل ومن تقول سعر لما ديوني إم جي ويا ونيا لو ذكري كله والله عيبين بس مع الاحترام أو عقليتي نظام كان يفرض دينا ما وين نظام باش كاك دارا دوين اللي يبشر لاش كرياران وفروشياراني أوتومبيلي الصيني بوندلين حتى أو بارتانا أو لا تنكي روني دروز ذكري زاتو أما بقصة دابتين بوا دابتين والله أما إيش تام ما يتمان إيش تنزور ما مرحلة ما خرج مرحلة ما مقصد أوي كامل بي أو عقلتي كامل بي تنكي روني لتشيك ولا بلا موسى سارك أجر للصين رادروز بكري ببيز دولته بيز قمرجي بيتيرك وأنا أول تنكي روني درز دكري بس مع الاحتراما والله مع الاحتراما باش كاك دارا بقشتي قصيتو تسيا لسر أوتومبيلي الصيني وأواني كهاي بريدن صيني بقشتي تاتسن
گرینگە خەڵک بیکڕێت و بەکاری بهێنێت و لە داهاتوو تووشی زەرەر نەبێت. ئەی ڕەحمەت لە داک و لە بابت دوینێکە پۆست کرا دیتیتم مەخسەت لۆیان نردیمە دیتیتم کابرا دەرێ ئەو ڕۆ بکڕی دەڕۆژکە زەرەرتە هەلەو پەیجێنگۆ منواوە دەرێن پیاو نەبم چی سیارەی لە من کڕێتە حەدا دەکەم بە کاملیەوی لە منی کڕیا بێتەوە پێش دەکەم سویزەکەم دا تۆ پارەکەی خۆمەگە نەداوە برێ با پیاونی ئەو قسەش ئەو هاالێ بکە برێ با پیاونی ئەخر زەرەری چ وەڵای شەخصێ ئێستا تەوە لە پێشەنگۆ بە سەوت سوورە لۆی دەکەم بە کامێرە لۆی دەکەم ئەگەر بە دەوەڕەکە خێرباب سیارەکەم داتۆ ئەگەر لێم نەکڕێەوە گلەی تێبی بەس کاکە خەرک ئەتوو سیارێک بە دەفتەر چاینە تە 50 وەرەقە دۆرەقی دەبتە دەوەرەقە شتیوانی ناکاکە شتیوانە بەس ئەم لەگەوەی نیمە سیارێک بە نۆ دەفتەری کابرام کەس دیتی نۆ دەفتەر کابرا عمری خۆی نۆ دەفتەری بە دیتین نەدیتە نەک لە موبایلش نێدیتە بەس ئەمە مع الاحترامە ڕێز مێلۆنگۆ ئەمریکا باش کاکدارە ئەوانەی کە بۆنە لە مەعرەزن لە پێشانگاکانن لە شاری هەولێر دەڵێن سیارەی سینی بازاڕی ئێمەی نەهێشتۆ بازارەکەی کو دێلی تزانی کۆ سیارێک ئەتۆ سینکاکە خۆ من نیم ئەمریکانی کە سیارێک دێتە داخل دەبی کە هەرزانم قورچێن دەبەست سەری خۆم کۆ ئەمن لە دووەیمە فقط ئەو قسەیەوە هەلێ بکەن لە دووەیمە خەڵک ببتە ساحب سیارە یعنی خەرک لە ژیانە چ قوتاری ببتە ساحب سیارەی باش تێدەگەی جام پێگوینی ئەم لە دوێ نیمە پشتە عالەمە بشتێنم ئەوەندە لە قسەی منە باش کاکدارە ماوەیەک لەمەوبەر لە تۆڕی کۆمەڵایەت تیکتۆک ڤیددیوەکەت بڵاو کردەوە گوتێت واز دەهێنم لە بڵاوکردنەوەی ڤیددیو بەڵام دواتر هات گەڕایەوە سەر بە قورعان ئەمن ئێستا ماوەکانێکێکە پۆستم کرد گوتم واز دەینم بەڕاستی بێحەد تەلەفۆنەی زۆرم لات ئەمن کە مندارەکەم عمرم 26 شارەتانی نیوێ هەولێری دڕخۆشکەم بە قسە چیان بە دەستگەزینە چێستا خەڵک زۆر دەرێ ئەها ئای بەدەست بکڕی وەڵای شتەکە لۆ ڕۆتی نییە ئەگەر نە عەقلێک